سلام. سپاس برس سەرۆکی پەرلەمان من عەبدسەلام بەرواری من پێشنیارێکم هەیە وا بزانم ڕزگارمانە کرد لەو لە فڵانەوە لێ جێگە بەس ئەگەر ڕێگام بدێ شەرحی کە پێشنیارەکەی خۆم ئێمە ئەگەر لێرە ڕێک بکەوین لەسەرەوەی بۆ دانیشتوین وا بزانم وەڵامی زۆر قسە ئەدرێ ئێمە دانیشتوین راپۆرتێک پێشکەش کراوە پاش ئیشێکی دوور و درێژ ئەو راپۆرتە هاتووینە مناقەشە بکەین بەڕێی من ئەگەر التیزاممان کرد بەوەی مناقەشەی راپۆرت بکەین و پرسیار بکەین و تەوزیح بکەین و جەنابی وەزیرەکانیش لێرەنا ئەگەر مەجالم بدەیە ئەو کاتە منش لەگەر ئەوەمە ئازاد بین چەند قسە بکەین بە مەرجێک قبول بکەین ئەو مەبادانەی خۆمان بانگەشی بۆ ئەەکەین قبول بکەین لە مەوزوع دەرنەچم قسەکەم موجه بیت انتها بکەت بە سوالێک قسەکەم ڕەتکردنی بیت من وەکو مەسئولی لجنە ئەلێم ئەو شتەم تێدا نەبوو ئەگەر التیزام بکەین بە مەبەستی سەرێکی دانیشتنەکەمان مناقەشەی راپۆرت نەبچین طروحاتی تر عرض بکەین یان معرێزم من بچم بۆ تۆ معانەتی منطقەی دێرەلۆک باس بکەم ئەگەر قبول بکەین لە حەقی ڕئاسەتی پەرلەمانە پێم بڵێت و دەرچووی لە مەوزوع نەب حساب بکرێت ناهێ لە قسە بکەین چاورەکە مەوزوعەکە حەلە بیت پێشنیاری من دەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەموو ئەندام پەرلەمانێک لێرەیە کە هاتووی نوێنەرایەتی چەند هەزار کەسێکەکەین لە چوارچێوەی یەک نوێنەرایەتی ئێمە لە ناو لیژنەکانی خۆمانە ئەو پێشنیار و ڕاوبۆچوونانێکی خراوەتە لەو راپۆرتەکەیە هەیە ئێمە تەنها نابێت لەو چوارچێوەیە قسە بکەین هەموو ئەندام پەرلەمانێک تێبینی و پێشنیار و پرۆژەی تێبینی هەیە لەسەر کۆی پرۆژەکان و کۆی ئەو پرۆژانەی کە وەزارەتی دارایی خوێنێ و پرۆژەکانی لیژنەی دارایی و بەو شێوەیە بۆیە هەموو ئەندام پەرلەمانێک بۆی هەیە تێبینی و سەرنجی هەبێت لەسەر ناوچەی خۆشی بۆی هەیە لەبەرەو ئێمە نوێنەرایەتی ناوچەی خۆشمانەکەین جگە لەوەی کە نوێنەرایەتی لە ناو چەند لیژنەیەکەین نوێنەرایەتی ناوچەی خۆشمانەکەین بۆمان هەیە کەم و کوڕەکان و پێداویستەکانی ناوچەی خۆمان لێرە بە ئاشکرا باس بکەین و قسەی لەسەر بکرێن فەرمکە بەڕێز سەرۆکی پەرلەمان کاروان ساڵح من تەنانە ملاحەزەم لەسەر یەک شت هەیە یعنی من ئەگەر راپۆرتەکەم لە لێژنەکەی خۆم لە لێژنەی ناوخۆ ئاسایش تازە باسم کرد پێش ئێستا ڕێگاتان پێ نەدام ئێستا وا باسی دەکەم ئەگەر راپۆرتەکەم لە لێژنەی دارایی ئیشارەی پێ نەدرێت فقط هەر ناویشینەیە وەکو لێژنەی وەکو ئەوەی کە ئێمە یەک دنیا کێشەی ئاسایشمان هەیە و لێرەش بۆم تەحدید کەی 3 دقیقە قسە بکەم ئەمە نازانم چ مافێکم هەیە لەو پەرلەمانە ئەوە راپۆرتەکەم ئەوە لێژنەی دارایی ئەوە هەموو برادرانی لێژنەی ناوخۆ ئاسایش لێرە ئێمە 3 هەفتە دانیشتنمان لەسەر ئەوە کردیا هەردوو بەڕێز بەرپرسی ئاسایشی گشتی سلێمانی و هەولێر شاندی یاوەریمان بان کرێ یەک دنیا تێبینیمان هەیە لەسەر میلاد لەسەر بودجە لەسەر کۆمەڵێک شتی تایبەت بە پاراسی سەر و سامانی هاوڵاتیان ئێستا لێ نەگەڕێ 3 دقیقە قسە بکەم ئەوە نازانم یعنی مافی من لە چێیە فەرموکە بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە کاتێ خلاف دروستە بێ لە وجهە نەزەرە حەکەم بۆ ئەوە یاسا و لایحەیە سەیری هەموو ئەو مادە و بڕگە و برگانە دەکەین کە باسی دانیشتنەکان و بەڕێوەچوون دەکا باسی ناونووسین و ئیدارەکردنی جەلسەکە دەکا هەمویان بەو ئاقارا دەڕۆن بەبێ هیچ تەفسیرێک کەوا مافی پەرلەمانتارە کە بە ئازادی قسەکا و تەحدیدی وەختی بۆ نەکرێت بەڵام بە هەموو ئەو ملاحەزە و پرینسیپانەی کە بەڕێزانیش باسییان کرد لە دووبارە نەکردنەوە و لە ئەو شتانی کە قسەکردن لەسەر قسەیەتر و لەسەر بەپێی پەیڕۆ پرۆگرام کە لە مادەی 72دا دەڵێ ئەبێ لە پێشە دیراسە و مناقەشەی راپۆرتەکە بکرێت دواتر بچین بۆ بودجەکە دوا بچین بۆ پرۆژە یاسەکەمان ناوێ بازدانێک نەبێت بۆ ئەوەی کەوا قزایە من پێم وایە ئەگەر هەمومان بە مەفتوحی قسە بکەین و کات دیاری نەکرێ هیچ فەرق ناکە 2-3 سەعات فەرقەکە قیچێکە با نەفەسمان درێژ بێ و بۆ ئەوی لایحە جێبەجێ بکەین و هەمووشمان بە ئازادی قسە بکەین و سوپاس فەرمی بەڕێز سەرۆکی پەرلەمان شەونم محەممەد وەک بەڕێستان ئاگادارن لیژنەکانی پەرلەمان هەموو لایەنەکان هاوبەشیمان تیا کردووە و هەموو ڕامان هەبووە و بۆچوونمان هەبووە لەسەر لیژنەکان و هەموو یەکێ لە ئێمەش لەگەڵ فراکسیۆنەکانی خۆمان لەسەر کێشەکانی کە لە لیژنەکانە هەبوو و ڕاکێبینیەکانی خۆمان قسەمان کردووە نازانم ئەوە تا چه حدێ جەنابتان قبوڵێکەن ئەگەر بکرێ لیژنە بە لیژنە ئێمە دراسی بخینە مناقەشەوە بۆ نمونە لیژنەی وزە بابەتی لیژنەی وزە هەمووی بخرێتە مناقەشەوە کۆی ملاحەزاتەکان کۆ بکرێتەوە دوایی لە ئەخیرە هەموو لیژنەکان کە کێشەکان چارەسەر بوو لە هەموو لیژنەکانە ئەو 8 لیژنەیە ئەوسا یەک راپۆرتی ینی مفەسەل لەسەر هەموو لیژنەکان کۆ بکرێتەوە و وابزانم هیچ یەکێک لە ئەندامان کێشەیان نابێت سپاس
رئيس سەرۆکی پەرلەمان بەیانیش عەرزم کردی بەڕاستی تەحدیدکردنی وەقت لە ساڵح نییە ئاواجەدەرێکیش دروستە بێت لەوانە بووی سێمە سێ چوار لە پەرلەمانە خوێندەوە و ئیشەکان بڕێوە چوون ئەم تەحدیدکردنە با نەکەینە پێڕەو باشە بەیانی جەناب ڕێی سەرۆک فراکسیۆنەکانت وەرگرتبووەوەی هەموو براوخشکانی پەرلەمان بزان کە ئێمە هەمومان لەگەڵ تەحدیدکردن نەبووین ئەوەی من تێی بگەم لە دەسەڵاتی جەنابتان وەکو سەرۆکایەتی بۆ تەنظیمکردنی دانیشتن ئەوەیە نەفەر ئەگەر دەرچوو لە سنووری خۆی تەشهیری کرد تەکراری کرد دووباشتی زۆر دووبارە وتەوە لە جەدوەلی خشتەی ڕۆژ دەرچوو ئەوەی کە ئەمڕۆ دیاریمان کردەوە ئەوە سەلاحێتی کاملتانەیە کە منعی بکەن و نەیەڵن جەنابتان عەرزم کردی کە تەوسیاتێک ئاراستەی پەرلەمان بکەی باشە کەشتی دووبارە مەڵێن ئەوەی لە لیژنەی کاروباری ئابووری وانە دیاری کراوە پێویست ناکات دووبارە بکرێتەوە با ئەو براوخشکانەی کە تەحەفوزیان نووسیوە سەرنج و ڕەخنەکانیان بە هەند نەگیراوە تێبینیەکانیان نەخراوەتە ناو راپۆرتەکەەوە ئەوانە هەمویان قسە بکەن کاک دکتۆر چونکە ئێمە ئەگەر لێرە ئەمە بکەینە پێشینەیەک بەڕاستی زۆر خراپی لەکەوێتەوە ئەو ئیتیهامە پەرلەمان ئیتیهامە کرێبەوەی کە نایڵێ ناهێڵڕێ ئەندامەکانی ئازادانە قسە بکەنەوە خاڵی یەکەم خاڵی دووەم جەنابەت بەیانی تاکید بکەیتەوە باشە یەک جار قسەکردن نییە فەرموود دوو جارە من بیری بەڕێستانە خەمەوە جارێک لەسەر راپۆرتەکەی جاری دووەم ناونووسەکرێتەوە جەنابەت ئەوەت بیر چوو باسیگەی ئەوە لەوانە بوو زۆرێک لە براوخشکان هێور کاتەوە کە دوو جار با قسە بکەن یان بەکراوەیی یەک جار قسە بکە هەر کەس هەرچی هەیە بیڵێ من وام پێ باشترە هەموو راپۆرتەکان و بودجەش هەمووی بخوێنرێتەوە دوای هەر کەس زادانە چی هەیە لەسەر هەمووی بڵێ کە ئەوە باشترە چونکە هەمووی پێکەوە بەستاوە یان ئەکەرکردتان بە دووجار بە هەر دووجارەکە دەنابێت لەو مەجالات تەحدیدەن دەسەڵاتانەیە کە نێڵم لە سنوور دەرچوون تەشهیرکردن ئەگینا بەڕاستی تەحدیدکردن ئەو هەموو ئیشارە لەسەر کوڕەی ئەرز هیچ بەرلەمانێ لە عالەم بهێنە میسالێکم بۆ بێنە لە جەلسەکانی تەحدیدی وەقت نەبێت لە هەموو دنیایەک نیزام هەیە ئیلتیزام بە نیزامەکرێ ئێمەش لە خەڵک فێر بووینە لە خۆمان نەمانێ نا بەعەکسەوە کاک عەونی کەرم سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان عەونی بەزاز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەمە تێبینی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بکەین دەبینین لە مادەی 17 بەرگەی 3 بە واضحی تەحدید کرایە کە جەنابی سەرۆکی پەرلەمان ئیدارەی مناقەشات دەکات و محافظەی انتظامەکەی دەکات ئەوە نقطە یەکەم دومين ببي برقيدو لما داي بنزاوكينز دليل تسجل طلبات الإذن في الكلام مع مراعاة تسلسل تقديمها وتراعى في إعطاء الإذن الأسبقية في الطلب وتأو اسمها كبركرا زور شتشي ساكا تنظيمي جلسكاتك هذاك وتنظيم قسكتنا كانك سيم أقبينا وسر مادة هشتا جنابتان حمو انداماني برلماني بريز آقان ليه طبعا بروجي بودزي هريمي كردستان ل 26 یەکی 2010 لە جەلسەی نائاسایی خوێندنەوەی یەکەمی وەکرا ڕەوانەی لێژنەی دارایی کرا و هەموو لێژنەکانی تری بەرلەمان و ئەندامانی بەڕێزی بەرلەمانیش لەو ماوەی 30 ڕۆژە هەموو لێژنەکان کۆبنەوە خۆیان کرد و راپۆرتی خۆیان پێشکەشی لێژنەی دارایی کرد و لێژنەی دارایی کۆی ئەو راپۆرتانە کۆ کردەوە لە راپۆرتی خۆی واتە ئەگەر ئێستا دووبارە مەجالی ئەوەی بدەین هەر کەسێک بێ بە کەیفی خۆی قسە بکە وابزانم بودجەکە بە 6 مانجیش تەزیق ناکرێ سپاس برای بەڕێز ئەمە لەسەر راپۆرتە گشتێکەیە کە هێشتا ماوە یعنی یەک جار بۆ هەموو میزانیە سێدەخە نییە لەسەر راپۆرتە گشتێکە کە ڕەئی عامی خۆتانەدەن پاشیان دێنە سەر بابەتەکانی تر لەوێش وەقتی تر ئەبێت تەنزیمەکرێتن کاک اسماعیل فەرموو جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە لە لیژنەکان وەکو سۆزان خان باسی کرد مناقەشێکی زۆرمان کرد ئێمە وەکو لیژنەی ناوخۆ ئاسایش شونجە من و خۆزەیەکان دەکۆبوونەوەمان کردی لەسەری راپۆرتەکەمان نووسیەوە داوامەتان لە لیژنەی دارایی ئێستا لیژنەی دارایی بەشی زۆری لە راپۆرتەکەی ما داخلی سەر راپۆرتی خۆی کردیە ڕەنگە لە ئاسایش خەرە دەکەوی وەختی کەس ڕێگەیشت لەسەر وەزارەتی ناوخۆ ئێمە وەکو لیژنەی ناوخۆ دەتوانین قسەی لەسەر بکەین و ئەوەی کە زەرورە خەینە بەردەم ئەندامانی پەرلەمان و ناقەشەی لەسەر بکرێت من سپەیوەندی مە بە تەندروستیەوەیە ڕەنگە من تەندروستی کاری من نەبووە ئیشی من نەبووە لیژنەی من نەبووە ئەگەر هەموو برادێک تەدەخل بکات لە ئیشی لیژنەیەکی تر ڕەنگەوە مودەتێکی زۆرە خاینی پێم وایە ناتوانین و کارەکانی پەرچەخەک بکەین ئەوەی پیشتت ئەو خوشکە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پەیام ئەحمەد دیارە من لەگەڵ ڕێزما ئێمە هەر کەسێک نین لێرە دانیشتوین هەر یەکێ لە ئێمە ئەندام پەرلەمانەوە نوێنەری
خەڵکین هاتوین بۆ ئێرە